ساوي جوان السبرية أغيل الدرمانية هركو مضروبة زادان جوانيكي وقتانية هركز بيقل جوانا دينو إيمانية دينو إيمانية آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون چل ساڵە بێ من لە 85 گۆرانی هەڵێ ئێستا ژوا خۆمیاوەتە دەست خوای گەورە ئەو زاتەیەکە ئەزانێ کێ بۆ دۆزەخە نێرێ و کێ بۆ بەهەشت نێرێ لە کێ خۆش بێت لە کێ خۆش نابێت ئێمەش بۆ ئومێدەین بەشکم ئینشەڵا خوای گەورە لێمان خۆش بێت بڕوا ناکەم ئیتر نایڵم جارێکە گۆرانی بەستەردەمی نابێتەوە ئەتوانم بانگ بم وەکو بانگبێش بانگ بم لە مزگەوتەکانە ئەوەی کە پێم بکرێت ئەوەی کە مەجال هەبێ. کاک ڕێبار سڵاوت لێبێت دەمێ سەرتا لەوە دەست پێ بکەم کە بەڕێزت ئەو دڕاگەیاندووە واست لە گۆرانی و هونەر هێناوە چی وای لێ کردووی کە ئەم بیرکردنەوەیەوە ئەم بڕیارە بدەیت؟ سەرەتا بەخێراتن دەکەم بخێر بێ سەرچاوم کاکە پێشکەوت من نزیکەی 30 ساڵە بێت ئیلتزاماتی دینیم هەیە هەم لە نوێژ هەم لە ڕۆژ و بەردەوام سوپاس بخوا یعنی دەمێکیشە زۆر دەمێکە 15 ساڵ زیاتریشە بێت پێم خۆشە ئەو سەفەرە پیرۆزەم بەنسی بێ بەڵام خوای گەورە کردی لەم ئەم ساڵە بەنسی بم بوو ئیتر پێشم خۆش بوو لە دوای ئەوەی کە ئەمراکەم گۆرانی نەڵێم تقریبا 40 ساڵە بێ من لە 85 گۆرانی هەڵێم پێم وا بێ ئەگەر حسابی تەمەنەکەش کوێی خانەنشینە بم. پاشا ئەم بیرکردنەوەی هۆکاری ئەو بکە ماوەیەکی زۆرە بیر ئەەکەیتەوە کە وازبێن یا خودەمە گۆڕانکارێکی خێرا بوو. نەخێر من وەکو عەرزم کردی 30 ساڵە بێت من یعنی دانەبڕام لە نوێژ و ڕۆژ و ئەوە سپاس بخوا بەڵامی تر گۆرانی چمەوت هەڵبەت زروفەکەوا بووە یعنی مەجبور بووم کە گۆرانی بڵێم لەبەرەوەی سەرەتا وەکو دەستپێکە کە دەستم پێ کردووە ئەوە سەرەتا بوو بەڵامی تر لە ئەخیرا وای لێ هات بوو بە بژەیی بۆ من دوای کەوتم ئیش و کاری کەشم نەبوو مەجبور هەتاکو ئەم ڕۆحانی ئێستا ژوا خۆمیاوەتە دەست خوای گەورە. ئێستادا هیچ بژێوێکی هیچ سەرچاوێکی دارایت هەیە؟ نەخێر موچە و ئەوە شتێکم نییە هیچ سەرچاوێکی کەش نییە تەنها من بە گۆرانی بەڕێچوم بەڵام سپاس بەخوا خانی خۆم هەیە کرێچینی ئیتر بزانین خوایان چی بەنسی بکات ئیشێک بۆ من هەرە بێ ئینشەڵڵا. لە ماوەکانی ڕابردوودا چەند هونەرمەندێکی دیکەش وازیان لە گۆرانیوتن هێنا باسییان لەوە دەکرد کە ئێمە کە گۆرانیمان دەگوت مرتاح نەبووین دڵخۆش نەبووین ئالای بەڕێزی هەروە بوو با بڵێن من 15 ساڵیشە بێت تقریبا ینی زۆر بەدڵ گۆرانیم بۆ نەهاتوە زۆر بەدڵ نەموتوە بەڵام بۆ هەر شوێنێک چووم هەوڵم ماوە ئەوانەی کە لەوێن ڕازیان بکەم و دڵیان نشکێنم هەر ئەوەیە. لە هەوادارەکانت کەسانێکە بۆ پەیوەندیت پێوەکە دەستخۆشیت لێکاوە پێچوانەشەوە کەسانێکە بێ کە داوای ئەوت لێکا بەردەوامی لە کاری هونەری؟ بڵێ هەوادار لەوانەیە من هەمویان نەناسم چاویان ماجەکەم یەک بە یەک ڕێز حرمەتم هەیە بۆیان لەوانەیە من هەمویان لە نزیکەوە نەناسم بەڵام خەڵکانێکی زۆر دەستخۆشیان لێکردم و خەڵکانێکیش هەندێ با بڵێن بۆچوونی خراپیان هەبووە قسەی کۆمنتی نەشیاوە ئەویان نووسیوە خلاصەی کەلام ئەوەی کە بەنەزانی بێت حواڵی خوا بێت من هیچی ناکەم هیچم نییە بەرامبەری بەڵام کەسێک کە لە دڵێکی ڕقەوە کردوێتیوانە من پێڵێ مەڵێم برای بەڕێز ژیانی خەڵک تایبەت بخۆیەتی پێویست ناکە ئەجگارەوەگە بچیت ناو ژیانی تایبەتی خەڵکەوە ئەنجا کەسیش ما بە خۆمان نەخینە شوێنی خوای گەورە خوای گەورە ئەو زاتەیە کە ئەزانێ کێ بۆ دۆزەخە نێرێ و کێ بۆ بەهەشت نێرێ لە کێ خۆشە بێ لە کێ خۆش نابێ من خۆم تەسلیمی خوایە کردووە پێویست ناکات جەنابەت لێەوە هەندێ کۆمنتی نەشیاو ئەو بنووسی خۆ نعوذ بالله خۆت بقیتە شوێنی خوای گەورە ئێمە خوایەکمان هەیە زۆر بەڕەحمە لە ئێمەش خۆشە بێ و لە هەموو کەسێک کە ڕووی تێکە لێ خۆشە بێ ئێمەش بۆ ئومێدەین بەشکم ئینشەڵڵا خوای گەورە لێمان خۆش بێت تەنها ئەوەم هەیە. لە ناو خەڵکیدا کۆمەڵگەی کوردی کە دەگوترێت ڕێبواری مەلازادە واتە مامۆستای هونەری میلی ئایا ئەگەر بە تایبەت داوات لێ بکرێت لەلایەن خزمان دۆستان لە دانیشتنێکە مەجلیسێکە داعوەتیەک گۆرانیان بە بڵێ ئامادەی بڵیت؟ نەخێر نەوەڵا بڕوا ناکەم ئیتر نایڵم جارێکە گۆرانی بەستەردەمی نابێتەوە بەڵام بە نەوعێکی کە ئەتوانم بە سرودی ئاینی بە مناجات ئەبۆ شتان ناتوانم ئەگەر کەسێک پێخۆش بێتوانم بۆ حەقی بۆ بکەمەوە.
دەیانگوت کە دەنگی ڕێواری مەلازادە زۆر خۆشە. پلان و بەرنامەی داهاتوو چییە بۆ قورئان خوێندن و بۆ سرودی ئاینی؟ بڵێ بۆ قورئان خوێندن بڕوا ناکەم چونکە من شارزایکی ئەوتم لە تەجوید و ئەوەی قورئانە نییە، پێشم خۆش نییە بە هەڵەبی خوێنمەوە، ئەی خوێنمەوە لە ماڵەوە بۆ خۆم، بەڵام وەکو دەنگ بەکاربێنم نا ئەویان نا، بەڵام ئەتوانم بانگ بم وەکو بانگبێژ بانگ بم لە مزگەوتەکانە، ئەوەی کە پێم بکرێت، ئەوەی کە مەجال هەبێ، ئەتوانم سرودی ئاینی بڵێم، ئەتوانم مناجات و ئەو لەو شتانەیە دەنگی خۆم لەوایە بەکاربێنم. ئێستا ناتوانین بەدەنگە خۆشەکەت ئاەتێک یاخود سوورەتێکمان بۆ بخوێنی گەر کورتیش بێت؟ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. هیواداری ئەم دەنگە خۆشە هەر بمێنێت. کاگرێبوار لێستا دەبرێزە لە عمرە گەڕاویتەوە، ئینشاڵڵا خوا لێ قبوڵ بکات. چه هەستێکت هەبوو کە سەردانی ماڵی خودات کرد، وەک وتت کە 15 ساڵە چاوەڕێەوەی کە بچیتە ماڵی خوددا؟ بەڵێ وەڵا من وەکو عەرزم کردی 30 ساڵ زیاترە نوێژەکەم ڕۆژۆگرم، سوپاس بۆخوا. طبعا هەموو نوێژێک کە سوجدا ئەبم ڕووەکەمە کەعبە، سوجدا بەم ڕۆکەمە کەعبە، ئەپاڕێمە ڕۆکەمە کەعبە. ئەم 30 ساڵە تەنها ئاوا بووە، تەنها لە ڕسمایە لە ڤیدۆیە بینیمە، بەڵام ئەبێت چه هەستێکە بدەت بۆ دروست بێت لە دوای ئەو چەند ساڵە تۆچی بە چاوی سەر کەعبە بینیت، یان مەرقەدی پێغەمبەر، گۆڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم، گۆڕی و پێغەمبەر نازدارا بینی، یان ئەو هەموو شوێنە پیرۆزە وەکو کێوی عەرەفات، کێوی ئوحود، ڕەوزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانە بینی. یعنی ناتوانێت ئینسان ناتوانێت ئەحساسە بە دەربڕین دەربڕێت. پلانت هەیە لە داهاتوودا بە حاجی ڕێبوار بانگت بکەین؟ ئەگەر ئەو بە من ڕاوە بینن من شانازی پێواکەم، بەڵام وەکو جەنابەت فەرمود من عەمرەم کردووە، ئەگەر خوای گەورە حەجیش بەنسیب بکات سوپاسی خواکەم، مەمنونی ژەبم. لە کۆتاییە پەیامت چییە بۆ هونەرمەندانی دیکە؟ ئایا لێرە هیچ ئامۆژگاریەکەت بۆیان هەیە؟ بڵێ من ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو هونەرمەندەکانی تر هەیە، هەر کەسە و ئازادە چۆن بیر ئەکاتەوە، بەڵام پێم خۆشە ئەوانیش بڕیارێکی لەو جۆرە بن، چونکە وەکو دەرکەوتووە ئێمە دنیامان تقریبا منەوە 58 ساڵ تەمەنمە، یعنی پێم وابێ پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمێت دنیا قیمەتی باڵەمێشولەیەکی نییە، جا کە دنیایەک ئەمەگە بێ ئەهمیەت بێت زیاتر خۆمان تەرخانکەین بۆ قیامەتەکەمان. لەبەرەوە داوایان لێکم هەمویان وەکو داواکاری هەمویان بیر لەوە بکەنەوە ڕۆژە ڕۆژان واز لە گۆرانی بێن و ڕووبکەنە خوای گەورە بەو جۆرەی کە شایستەیە. قوربانم.